زۆرێک لە نەتەوەکانی دنیا خاوەنی کەلتور و فەرهەنگی جیاوازن. لەو نێوەندەشدا جلوبەرخاڵی گەورە و جاکەرەوەی بەشێکی زۆریانە. ئێرە هەورامانە. هەورامیەکان جلوبەرگی تایبەتیان بۆ هەردوو ڕەگەز هەیە. پۆشینی جلوبەرگەکەیان بەسە بۆ ئەوەی ڕاستەوخۆ بینەرەکان ئاماژە بۆ هەورامان بکەن و وەک بڕاندێکی ئەو جلوبەرگە لێی بڕوانن. ناوچەی هەورامان تایبەتمەندی خۆی هەیە، ناوچەی بادینان تایبەتمەندی خۆی هەیە، ناوچەی سلێمانی و شارەزە و تایبەتمەندی خۆی هەیە، هەم لە جلوبەرگی کوردیا هەم لە جلوبەرگی ژنانە هەم لە جلوبەرگی پیاوانە. اینجا کەل و پەلەکانی خۆڕازاندنەوە لە ڕابردووە جیاوازی هەیە لە ئێستایا، چونکە کات وە شوێن ڕۆڵی گەورەی هەیە لە جیاوازیەکانە. شاڵ و مشکی و فەقیانە و کڵاش و کوڵەباڵ و پشتێنی هەجیجی و چەند بابەتێکی دیکە لە جلوبەرگی پیاواندا لە هەورامان بەدی دەکرێت. ئێستا وە خۆیان دەڵێن بە جیهانی بوون کاریگەری لەسەر کاڵکردنەوەی پۆشینی جلوبەرگەکەیان هەبووە. ئەم جلانەی کە ئێستا من لە بەرمایە ئەمە جلی تایبەتە بە ناوچەی هەورامان، هەر لە جلوبەرگەکەی لە کوڵەباڵەکەی لە کڵاش و لە پشتێن و تەواوی پێداویستەکان کە بۆ کەسێکی هەورامی لەبەری بکات سەرجەمیان لە ناوچەی هەورامان بەدەستی وەستا دەستڕەنگینەکانی هەورامان دروستکراون. هەر هەمویان لە چنین و لە دروستکردنا تایبەتمەندی ناوچەی هەورامانی پێوەیە. لە ئێستادا ئەم جۆرە جلوبەرگە کەم بووەتەوە، وەکو ئەوەی بۆ لە بەرکردن بڵین تەنها لە بۆنە و مەراسیمە تایبەتەکانە خەڵک لە بەریەکا بەداخەوە. لە ئێستادا ئەگەر گەنجێکی وەکو منیا هەر کەسێکی کە ئارزومەندی ئەوەی هەبێت کە ئەم جلوبەرگە لەبەر بکات کە ئەچێتە ناو کۆڕ و دەرەوە بە شتێکی نامۆ ئەبینێ، ینی خەڵک بە شتێکی جیاواز سەیری ئەکات. ژنانی هەورامانیش بە جلوبەرگی ئاڵوواڵا و سەرپێچ و کڵاوزەڕ و کۆڵوانە و عاشقبەند و چەندان جوانکاری دیکەوە خاوەنی ژمارەیەک تایبەتمەندین لە جلوبەرگەکانیاندا. جلوبەرگەکەی ئەوانیش بەهۆی نوێکردنەوەی بە دیزاینی سەردەمیانە وە خۆیان دەڵێن شێوێنراوە. خۆم زیاتر تۆ حەزم لێ هەیە و مرتاحم کە ئەم جلان لەبەر بکەم، بەڵام هەنە جار کە لە بەریان ئەەکەیت لە ماڵەوە لەوانەیە کە میوانێک تێ زیاتر ئێستا وای لێ هاتۆ بەجددی ئەگەر ئەو جلبەرگە لەبەر بێت کە میوانێک دیێتە ماڵەکە دەڵێ ئەوە بۆ کوێ ڕۆشت یان لەکوێ بوو ئەو جلبەرگەت لەبەر بووە، یان هێشتا بەداخۆ ئەوە کاڵیان کردوێتەوە کە جلەکان تەنیا بۆ مناسەباتەکان بەکاربێن، بۆ زیاتر هەنێک شوێنی دیاریکراوە بەعام هەموو شوێنێک ناکە بتوانین بڕۆی جلی کوردی لەبەر بکەی بەداخەوە. هەورامیەکان لە بۆنە ئاینی و بۆنە جیاوازەکانی دیکەی خۆیان ئەو جلوبەرگا دەپۆشن. ئێستا جلوبەرگی هەورامان و جلوبەرگی کوردی ڕەسەنیش زیاتر لە بۆنەکاندا دەپۆشرێن. بەڵام لای ئەو کەسانەی کە تەمەنیان کردووە ئێستاش جلوبەرگەکە هەر جلوبەرگی سەرەکی ڕۆژانەیانە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.